لە شاری سلێمانی مەراسیمی دانانی بەردی بناغەی یاریگای نێودەوڵەتی نەورۆز ستادیۆم دانرا بە ئامادەبوونی لاور شێخزەنجی هاوسەرۆکی یەکێتی نیشتمانی کوردستان و سەرۆکی یانەی نەورۆز مەراسیمەکە بەڕێوەچوو لە لەدوانێکیشیدا لاور شێخزەنجی ڕایگەیاند ئەم هەنگاوە سوودی بۆ وەرزش و وەرزشکاران دەبێت و بەردەوامیش دەبێت لە پاڵپشتیکردنی وەرزشکاران. بوونی یاریگای نێودەوڵەتی سیمای شارە پێشکەوتوەکان و سەرچاوەیەکی گرنگە بۆ بژاردنەوەی کەرتی گەشت و گوزار و بازار و کاسبکاران و هەلیکار. دەرفەتێکیشە بۆ ئاڵوگۆڕکردنی کولتوری و ناساندنی جوانیەکانی سلێمانی و بەها و ڕەوشتە بەرزەکانی خەڵکی کوردستان بە نەتەوە و گەلانی تر. بەڕێزان، لە ماوەی ڕابردوو کە بەندەش هاوکارێکی یانەی نەورۆز بووم، هەوڵم داوە بتوانم شانبەشانی زامنکردنی گەشەی یانەکە و وەرزشکارانی بناغەیەکی پتەوی ئابووری بۆ کاروباری وەرزشی دروست بکەم تا لە کەمتەرخەمی حکومەتدا وەرزش بتوانێت لەسەر پێی خۆی بوەستێت. جێی شانازیە و خۆشحاڵم کە ئەمڕۆ ئاواتێکی گەورەی وەرزشکارانی سلێمانی و ئامانجێکی یانەی نەورۆزم بەدیهێناوە. توانیم لەسەر ئەرکی یانەی نەورۆز و بە پشتیوانی یەکێتی نیشتمانی کوردستان بەردی بناغەی یاریگایەکی نێودەوڵەتی بە ستانداردی نێودەوڵەتی و بە ستانداردی فیفا لە شاری سلێمانی دابنێم. لە ساڵانی ڕابردوو لە شارەکانی تر یاریگای نێودەوڵەتی دروست کراوە. پارێزگاری سلێمانیش بە گرنگیەوە باسی لەو پڕۆژەیە کردو ئاماژەی بەوەدا وە چەرخانێکی نوێ بۆ سلێمانی و وەرزش بە تایبەتی. ئەمڕۆ ئێمە لە دوڕیانێکی نوێیە لە بارودۆخێکی نوێیە بە سوپاسەوە بۆم تێڕوانین و بیرکردنەوەیە لە قوڵایی قەیرانەکانی وڵاتەکەمانە لە ڕووی دارایی و ئابووری و تەندروستی و کۆمەڵایەتی و سیاسیەوە بەردی بناغەی ڕۆژەیەکی گرنگی وە بۆ نەوەی نوێ بۆ ئەو بەڕێز و خۆشەویستانەی کە سەرکردایەتی ئایندەی ئەم وڵاتەی ئێمە ئەکەن کە پاڵیۆزە ڕاستەقینەکانی ئێمەن کە نوێنەر و نمونە ڕاستەقینەکانی ئێمەن ئەوانن ئێمە بە کۆمەڵگای نێودەوڵەتی ئەناسێنن ئەوانن ئێمە بە کۆمەڵگای نێودەوڵەتیەوە ئەبەستنەوە. لە پرسرایی بۆردی وەرزش یەکێتی نیشتمانی کوردستانیش ڕایگەیاند کە وەک بۆردی وەرزش هەمیشە پاڵپشتی هەموو پرۆژە و چالاکیەک دەکەن کە خزمەت بە وەرزشی کوردستان بکات و دروستکردنی ئەم یاریگایش خزمەتی گەورەیە بە وەرزشی سلێمانی. دەستخۆشی لە بەڕش کاک شێخ لاور و شێخزەنجی دەکەم کە جەنابیان وەک هاوسەرۆکی یەکێتی نیشتمانی کوردستان بەردی بناغەی ئەم یاریگا نێودەوڵەتی گەورەی دانا کە مای دڵخۆشی خەڵکی تێکۆشەری سلێمانی و کوردستانە ئەوە دەستکەوتێکی یەکجار زۆر گەورەشە. وەکو بۆردی وەرزشی ئێمە نەک تەنها پشتیوانین بەڵکو بۆردی وەرزشی یەکێتی نیشتمانی کوردستان دەستخۆشی لە نەورۆز دەکا، دەستخۆشی لە بەڕێز کاک لاور دەکا کە بەردەوام پشتیوانی گەنجولا و وەرزشوانانی نیشتیمانەکەمان بووە و ئەمە دەستکەوتێکی یەکجار زۆر گەورەیە بۆ هەرێمی کوردستان، بۆ کوردستان بەگشتی و بۆ شاری سلێمانیش لە ناویدا. بێگومان خۆتان دەبینن کاردانەوەی کردنەوەی ئەو یاریگا گەورەیە لەلایەن گەنجولا و وەرزشوانی ئەو نیشتیمانە بە تایبەت شاری سلێمانی. نەورۆز ستادیۆم بە تێچووی 12 ملیۆن دۆلار دروست دەکرێت و بڕیارە لە ماوەی 20 مانگ کارەکانی بگاتە کۆتایی و یاریگاکە شوێنی زیاتر لە 12,000 هاندەر دەگرێت و تایبەتە بەیانی نەورۆز و دەبێتە یەکێک لە یاریگا نێودەوڵەتەکانی عێراق. شوان ڕەوف گەلی کوردستان، سلێمانی.